باوکی ڕێڤین برای شیرینم. مامۆستاجان سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵا الله برازەکەم. پرسیارەکان وەک دوو سێنە زۆرن یەکێکیان لەبارەی هەموو جای لەسەر قورئان پرسیارەکەم فەرموو چاوەکەم. پرسیارێکیان لەبارەی نوێژ و پرسیارێکیشم لەسەر خوتبەکانی بەڕێز یانەوە بڵێ تو تێبینیم لەسەری هەیە نازانم من زان چۆن بێ ڕوونکردنەوەیە لە قورئانەکە خۆی گەورە لە قورئان نازان بیزە لە سورەکە ئەفەرمێ وەکانە فی المەدینە تسعة رهط رهط مدينة قامة ورهد معناه شيء. وكان في المدينة 9 رهط يفسدون في الأرض ولا يصلحون. ولا يصلحون أو من برا عند يجي يدريش ك خواي جورا بيما فرمي لتنذر قوما ما أنذر آباؤهم يعني بيشتري يعني نيان بونات وخوبهم خومين نذيرها تو شون أورون كنا كي لسر أوا. بلى. عند ما مسألة بالين يجي شو جاري ويا من اسمه مزجوت. دوركان نيجي سنة التحية المسجد ده بسم ركعتي كم وان دسكن بقولين قامت أبي برميار ركعتك تواكم ليه تاتواكم لو أنا النبي بلى تواك ما كنت جيش ما الله هذا والله لبارين كان شوتم مثلا من متابعي خد بغاني بريستكم بلا مصير بو مثلا بوين بنملا خد بي روجي عرفاك هم روجي جي قرب بوسنا هم قرباني شي بدو هم عذابي ججنيش برز باسی خزانی بختوره که هر اشارتی که شپیانه یا بوچی اینجا بو موضوعی سجلی تریش که هم خدای پیشوتر بو باسی حضرت موسی کرد یعنی هیچ اشارتی که بسری سال و کوچی پیغمبر ساسنه بوچی یعنی او رون کرنه کم لباره او بیتی بس چاوان زو سپاس یاد دکم که جل لگتوین سپاس یواش دکم کتابینی شد هبوا بس پاسی شو ولامت دادم و چاوان. بخاطر من دریاش علم زیاد. خوای گور سلامت تانک یا خو براشیدی نکیم. باوکی ریوین خواه قدر به چاوکم. باوکی ریوین دلای خواه گور القرآن فمی وکان فی المدینة 9 رهط یفسدون فی الأرض ولا يصلحون لباسی صالح پیغمبر السلامی خواه لستبه لناو شارك دا 9 رهط رهط بمعنى جماعتك يعني جروبك نو جروب هبون نو كوملا هبون نو رخراو هبون نو حزبوكا هبون كاريان إفساد بو كاريان تيقدري بو كاريان إصلاح و تاكسازين بو رهد ما بزويا يعني هال لسيكستان نوكس أو أنا بيان دوتري الشانة بكردي خومان لشانة رخستنيان هبو كاريان تيقدان و إفساد و دور خصنوي خلق بو لبيامي حقي پروردگار و هروها گندلي آبوري و إداري بو لناو الشاركة دا لف زماني صالح بيغمبر دا لتنذر قوما ما أنذر آباؤهم إن شاء الله ودرفتي شكا قصيدة سربكين يسا كان الزور باشناية تخيالهم لغاية لما مزقوت تحية المسجد وقامت بكريا كاتك تو نجي تحية المسجد دا بس قامت كريا يكسر السلام دا وهد ببيوه بلام أقل الركاتيك تكذبوا دزاني قامتك كسك بريكو بيك بدريجي ليكا وما مصلحتها ورحمتي خواتان لبي رزقتان ريق بي وموبايل كانتان صامت كانوا أمان دلتو بنيرجكت بكورتي وببختي خراب بيكا بتن أنجا فريي نيرجكت دكبي بلام أقل زانيت هتا ركاتي دوم دكي ما مصلحة نيرجدا دبستيوتو لا أولي نيرجدا بس نو فريانا كبي ركاتي كتكدو يكسل لشويني خود سلام دوا بلام بس جناب دلم باوك ريفين وبهم مسلمان من خوش مالكم كذا اسمه مزقوتوا تماشای ئەو تەوقیتە بکەن ها بە دیوارەکەوەیە پێت دەڵێ بۆ نمونە ئێستا 1 دقەی ماوە بۆ کاتی قامەت 2 دقەی ماوە بۆ کاتی قامەت ئێتر تۆ پێویست ناکە خۆت ساغڵەت کەی نەخێر بە پێوە ڕادەوەستم دانانیشم بە بێدەنگی لەبەر خۆمەوە زیکری خوا دەکەم تەسبیحات دەکەم هەتا وەکو قامەت خوێن هەڵدەستێ و قامەتەکەی دەکات سەیری سەعاتەکە کە تەوقیتەکانی تێدا لە هەموو مزگەوتێکایەوە کارێکی زۆر باشە ئەوە تووشیەوە نابی کە بە ئیحراجی ئەگەر زانیت 4 دقەی ماوە 3 دقەی ماوە نوێژەکەت بکە ئەگەر زانیت وایە 1 دقەی ماوە لەسەر کاتی ئەوەیە إشارة اللي دا قامت خوين هستي قامت بك تو سنتك مكا علي لا سو تاركانت كجود قلتو هر زوس فاصل دكم ممنون يو كسين كواجي لبيامي اما ابو بيد ليلى روجي على فدا باسي خيزاني بختورت كل واقعا وايا برزان وتاركان يمم بتايت يستكم مزقوتي قورمنا بدستاني ابو خمان كم الله بلا وتاريخ خمان ددين بدا خبار دوخه كمان لي استادا وايا وتارەکانی ئێمە بەئیزنی خوای گەورە هەموو ساڵەکان هەمووی کراون بە کتێب هەمووی دەنووسرێتەوە هەمووی دەکرێت بە کتێب هەمووی ئینشاڵڵا چاپ دەکرێت بەئیزنی خوا بە پێی توانەوە خەریکین و زۆریشمان لێ چاپ کردووە
کاتێک کە لە ڕۆژی عەرەفەدا لە بەرەوەی زۆربەی مامۆستاکان باسییان کردووە و لە زۆربەی وتاری مزگەوتەکانە خەڵک گوێبیستی بووە وتاری تەلەڤیزۆنەکان هەر هەبووە و من لە کتێبەکانی ساڵانی ڕابردوودا باسی عەرەفە و ڕۆژی عەرەفە و قوربانیکردن و خێری قوربانی بە زنجیرە باس هەم بووە یعنی لەوانەیە لە 10 کتێبمدا هەبێ ئێتر ئەمانەش دەکرێت بە کتێب بە زەرورم نەزانیوە جارش کە شتێک کە تۆمار کراوە کە نووسراوەتەوە کە بە کتێب هەیە بە سیدی ئەمە ساڵەکانی ڕابردوو هەبوون اینجا لە پێی جوشتەکانی خۆماندا برایانی سەرپەرشتیاری بابەتەکان و ڕاگەیاندنەکانم هاتوون ئەو مەقتەعانەی ڕابردوویان هێناوە جارش کە نیشانی مسلمانانیان داوە و مامۆستایانی بەڕێزی خۆشم هاوپیشتە بەڕێزەکانی من لە مزگەوتەکاندا باسییان کردو بە زەرورم نەزانی ویستومە باسی شتێشکەی نوێ بۆ مسلمانان بکەم ئەڵێ لە باسی هیجرەتن نەکرد ڕاست دەکەی ئەو جمعەی ڕابردوو دیارە یەکشەممە ئەم یەکشەممەیە کە بڕابرد سەری ساڵی کۆچی بوو من بام بە باشزانی کۆتا وتارم چونکە دەکرێت بە کتێب لە ساڵی هیجریدا یعنی لە کۆتا وتارم بە شەکەی ڕابردووی ساڵی پێشوو بێ 1445 هیجری بوو ساڵی باسی موسا پێغەمبەرت کرد سەلامی خوای لەسەر بێ ئەوەی لە وتاری ڕابردوودا فعلا وایە باسی هیجرەت نەکرد وتاری بەیانیم بە ئیزنی خوای پەروەردگار باسی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام یەکێک لە دەرسە گەورەکانی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەینا پێم خۆش نەبوو ئەوەی کە ساڵان وتومە دیسانەوە لاپەڕەکان بێنین و دووبارەیان کەینەوە ئەوەی مامۆستایەک خوێندوێتەوە لە مزگەوتەوە جەناب 20 تەمەنیش هەمان شت دووبارەکەمە وتاری یەکێکمان زیادەیە